دەستپێکراون. لە شەقڵاوەی خۆشەویستم کە لێرە موسڵمان و مەسیح بەشیر خوشک و بران لێرە لەلایەک بۆ عیبادەت مۆمدا دەگیرسێنێ و لەلایەکەی دیکەوە سوورەتی فاتحە دەخوێنێت. کاتی بۆ ئێرە بیرت نەچێت قەرەپڵاو و نانەقەیسی و ڕەشەهەنجیر و ڕەشەسێ و تاقیب بکەرەوە. تایبەتمەندیەکانی ئێرە وای کردووە لە دنیاوە گەشتیار بە ڕەمەزان و لە کاتەکانی دیکەشدا سەردانی شەقڵاوە بکات. شەقڵاوەی جوان تایبەتمەندێکی تریشی هەیە، خەڵکەکەی زۆر ڕێز لە میوان و لە خودی بیر و بۆچونە جیاوازەکان دەگرن. لە بەرنامەی زاف پیاسەیەک دەکەین بە نێو شەقڵاوەدا. باسی شەقڵاوا کرێ ئەم شوێنە و نمونایە هێنرێت و ئەژڵێن ئێرە شوێنێکە نمونەیەکی ڕاستەقینەی پێکەوە ژیانە. ئەمێ باسێکی ئێرە بۆ بکەیت چیرۆکی ئێرە چییە؟ چیای سەفینە مەزارگای شێخ سوڕەحمان یان ڕەبەنی بۆیەی پێدەگوترێ. ئەو مەزارگەیەکی یەکجار پیرۆزە لەلایەن مەسیحیەکانی شەقڵاوە و هەم موسڵمانەکانیش. تەنانەت لە گۆرستانی شەقڵاوە ئەمە چەندین مەسیحیمان هەیە لە 23 شەهیدەکان چەند مەسیحیەتیش لەوێ لە یەک گۆڕستان کۆکراینەوە. ئەمن ئەوەی کە لێرە دەبینم وەکو پێکەوە ژیان لە نێوان موسڵمان و مەسیحیەکان بەڕاستی نمونەیەکی جوان نمونەیەکی سەرکەوتووە. لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئێرە کێ دێ بۆ ئێرە موسڵمانەکان یان مەسیحیەکان؟ ئەوەی ڕاستی بێ بەهۆیەوەی کە ڕەمەزانە هەم ئەوانش لە ڕووی جسمی و ممچینە تاقەکە کەمبی بەس کەم و زۆر هەردێن ینی بەبێ جیاوازی بەس مەسیحیەکان ڕۆژەکی تایبەت بە خۆیان هەیە کە دێن لە بەهارە. بەس ئەوەی تر هەرچەی بێ ینی احتمالی هەیە ئێستا برادرێکی مەسیحی من بێمە پێکەوە هەوراز بچین ئەو دوعای خۆی و دوعای خۆیەکە ئەمەش فاتحەی خۆمانەخین مومی خۆیان پێ دەکەن ئەمەش لە یەک شوێن بەرێ لە یەک کات پێکەوە لە گەریان هاتیمە ینی برادری مەسیحمە پێکەوە هەوراز چوینە ئەو دوعای خۆی کردی ئەمە فاتحەی خۆمان خوێندیە بەسەوەی کە بوویتە ڕەمزێک لە بۆ کۆکەرەوەی مەسیحی و ئیسلامەکان کە وەکو ڕەمزی پێکەوە ژیان ڕەبەنی بۆیە و شێخ سوڕەحمانە. کاک فەراد کە باسی وەرزشەکانی سەڵ لەم ڕۆبەلای کاک فەرادەمە بۆ چووە؟ وڵی ناوی مێژوی وەرشی بە منەوە نووسەیە لە شەقڵاوە. بەڵێ طبعاً ئەمن بەخۆم لە تیپە ملیەکان دەست پێ کردی لە شەقڵاوە دوای لە مەرکە شەباب و دوای نادی شەقڵاومان دامەزران لە ساڵی 1993 لە 26 دوازدە من بوومە سەرۆکی یانێوە شەقڵاوە تاکو 19 5 2020 من بەردەوام بووم واتە 22 ساڵ وەکو سەرۆکیانە وەکو یاریزان و وەکو ئیدارەش تقریبان بەدەیان ساڵ لە ناو دابوویمە جا ئەوێ مێژوەکە پەیوەستە بە ئێمە چکە لە سەردەمی مەتوانیمان یانێوە شەقڵاوە ژێرخانێکی وەرشی باشی بۆ دروستکە و هەروە شتەکان بە جوان ناسی ئەبینیتن بە حکمی شارێکی گەشتیاری بووە لەبەرەوەی سروشتەکەی جوان بووە سروشتەکەی جوانەوەش کاریگەری لەسەری بوو بۆ شێوازە. طبعاً ئەگەر ئەمە نمونە بینین لە ساڵی 60ەکان و 70ەکان و 80ەکانەوە کە ئێستا ئێمە دەڵێن دووبەی خەڵکی ئیمارات و سعودیا و کوێت داهاتنە شەقڵاوی لە بۆ گەشتیاری. من بەبیرم لە هەشتیەکان کە بچووک بووین لەسەر شەقامەکان خەڵکە نووست بەڵام سەقافەتی خەڵک شەقڵاوەش لە ڕووی پێشوازی گەشتن لە گەشتیار و یاخود ئەوانەی بە سەیراندن ئەوەش هاندێکە بۆ ئەوەی خەڵک ڕوو لە شەقڵاوە بکاتە. لەوانەیە زۆر جار بەم شەقامیات تێپەڕی بێت و ئەم چیا سوورەت بینی بێت زۆر سەرنجی گەشتیاران ڕادەکێشێت. ئەمە چیای سۆرکە بەرامبەری چیای سەفینە لە ناوڕاستیشاندا شەقڵاوەیە. چیای سۆرە هەندێک تایبەتمەندی هەیە دەوتر لە ڕابردوودا خەڵک خۆڵەکە هەڵگرتوتەوە و لەگەڵ ئاواتێکەڵیان کردو خۆیان پێش شۆردووە هەندێک نەخۆشی وەکو گەڕی یاخۆت توش بوون بەهاری سەگ بەم جۆرانە بەکارهێنان دەڵێن کە چارەسەریش بووە. ئەو ڕەنگە سوورەشی بۆ گەڕێتەوە کە هەندێک مادەی کانزایی تایبەتی تێدایە کە لەوانەیە لە داهاتوودا بتوانرێت زۆر سوودی لێ ببینرێت.
ئەر شوێنە و کە بە شتێک بەناوبانگە بۆچی دایمە باسی نانەقەیسی شەخلاوەکرێن خەچکە دروستکەی خۆمانە بە خۆمان دروست دەکەی لە باندێ تایبەت و تامەکەی خۆشترە و تایبەترە لە کووە هێندێت لە شەقلاوە دروست دەکرێت لە لە ناو شەقلاوە هەموو شتەکانی تایبەتە بە شەقلاوە تایبەتە بە شەقلاوە لە جێرە نانەقەیسی چیتر هەیە زۆر بەناوبانگ بێ لێرە بەخوای هەنانە قەیسیە و تەمەرهنگیە و ئەو شتانە زیاتر باسی هەمووینەکە شێکرێ هەنگ بە تایبەت هەنجینی شەقلاوەش هەنجینی شاخیە لێرە هەر بەخۆیان لە شەقلاوەدا برێ نەفەر و شتێ لۆمان دەینە شەقلاویانی نانەقەیسی هەر جۆرێکی نانەقەیسی لەوێ لێرە هەیە سەلام عەلەیکم باشی ئەحواڵت چۆنە یخوا هەر باش بی مامۆستا ڕەمەزان لە پیرۆزبی وە لە ڕەمەزانە بن ئینشاڵڵا زۆر بەڕێزن بەخێربێن بۆ شەوانی ڕەمەزان لە دوکانی مام حەجی دەست خۆش بێت بۆچی ئەڵێن ئەگەر ئەو کەسانی کە زۆر حەزانێت تشمەنی وشتی مزروعانەی ئەڵێن بڕۆ بۆ شەقلاوە بەڵێ شەقلاوە تایبەتمەندیەکی جوانی هەیە کە کەشوهەوەیەکی زۆر فێنک و خۆشی هەیە خەڵک ئەبێ سەردانی شەقلاوە بکە بۆەوەی تامی ترشەمەنی و شیرنەمەنیەکانی شەقلاوە بکە ئەماڵی نانە قەیسی واتە نانی قەیسی بەس ئێستا یەک دنیاشتی تریش بەڵێ ئێستا بابەتی نانە قەیسی خانەوادەیەکی گەورەیە کە پێک هاتووە لە نانی سێو نانی قەیسی نانی گەراز نانی هەڵوژە نانی هەنجیر ئەمانە هەمووی لە خۆ دەگرێ کە حایلەی نانە قەیسینە جا شەقلاوە داهێنانی زۆر زۆری کردو لە داهێنانی زۆر باشمان هەیە یعنی ساڵانە شتی نوێ دەکەین ئێستا نانی جێوژمان هەیە کە جێوژ لە خۆشناوەتی زۆر بەناوبانگە نانی سێومان هەیە نانی سێو تام و چێژەی تایبەتی هەیە خەڵکی ئەسلی شەقلاوە لە خوارەوە کەسێک پێی وتم وتی ئەگەر 45 ساڵە بێ کەسێک لە خوارەوەتی 45 ساڵە لە شەقلاوە شتا پێم وڵێ نە تۆ خەڵکی شەقلاوەنی خەڵکی گوندی ئەڵێن ئیقامەمان نادەنێ بۆچی خەڵکی شەقلاوەیی ئەونا وشەی شەقلاوەیی خۆشەوێت شەقلاوەیی ئەسلی هەنە قەدیمەکان نزیک 100 سال 200 سال دەبیەوەن ئەبێت ساڵ بێ ئەنجاڵی شەقلاوەیە ئەویدی هەمووی دەوروبەری شەقلاوی بەری خەڵ شەقلاوە بەهام باشە میوان دۆستن ڕێز لە میوانی زۆر دەگرێت ئەی تۆ مامۆستا تۆ ڕائەتچێ لەسەر خەڵکی شەقلاوە ئەسڵەکەی وەی 200 ساڵە لێرە ئەوەی 200 ساڵە لێرانە ئەوانە خەرچی شەقلاوی ئەسڵیان پێ دەرێن ئەمەش گوندانیمان پێ دەرێن بەڕاستەکەن چەند ساڵە بێ لە شەقلاوانەوە والله ئەم هەر ولادەتم لێرانە ئەوە شەقلاوی ئارێ وەڵا بەڵام ئەوانە ئەسڵی ناوە لە باو و باپیران ئەوانە لێرانە ناوانە یانی نیشتە جێبوونە باشە شتێکی لە شەقلاوەڵێن لە قەبیان هەیە هەمویان بەڵێ ئەو لە قەبەت چێت چۆنە وەڵای لە خەبەکان جوانی لێرانە برم بەڵام لە هەموو برەماڵک لە خەبەت بەرمونە لە قەبی ئێوە چیە لە خەبی ئەوە لە خەبن ئەمە گوندانینە ئێستا لە خەبی شێر هەیە لە شەقلاوەی گورگ هەیە ئەڵە زۆر بەدەگمەن یەک کەس ئەدۆزیتەوە لە قەبی نەبێت ئەرە هەنانە هەرهامیێت ئەوانە بناو شەقلاوە ئەسلەکان باش ئەو بۆ خۆشیە یان بەڕاستی هۆکارێکی هەیە کە لە هۆکارێکی هەبووە لە قەدیمەوە شتێک هەبووە کە ئەوانە مەرەخیانەوە بەیان ڕگورجیان ڕاوکردیان شێریان ڕاوکردیان لەوان لەسەر شتجوات بوو ئەڵەن ئێستەگەر بەیا بڕۆی مەسەلەن ناوی یەکێک لەو شتانە بێنی یان هەر ناوێک بێنی لە قەبیەکێک دەرەچێ حتمما هەو عادخ حیواناتی چناوەشی دەتەوێتون لەک نەمەشەیە بەڵام ئەو شتانە خۆیان پێیان ناخۆش نیە وەکو شتێکی جوانی ژیانی تایبەتمەندێکی شەقلاوەیە تایبەتمەندیە ئەخۆ ئێستا نەبوو سوکایەتیە نەبوو ئەوە لە دێر زەمانەوە لۆیان مایتەوە هەمووشان نازی پێوە دەکەن أنواع طبيعة وأنواع خلق ديتن خم كدكان دارم زور زارة بيني لهيلاش يعني بيني مشتريك دي سرو دلي سخاون دكان أقرب مخب خوشنا شرو بناو بانجين أنا والله شيء كيستان أو مطاوكا خوشنا بناو بانجين أمن داني أنا خوشنا
عصبي بن بخوي خوي لسرون يا ما خوشنا هر لسر حق راقينا ويا مثلا حد براسي ببي عملا ولا بوشي هندك كاس ألان خوشناوي زور كل رخشن يعني السور اللي سقسي خوان زور اشتكي لي دا اگر راستي تقول راستي طالة انا والله حق طالة بلام اما لسر اشتهينا حقنا اشتواني عن كابرسو ببلي نحق بمبرامبرتو إلا كلا راقيش بكم أما لو يا مازالنا أو بوي اللي رخوتي شغلة على بخسيكي ناخوش ظلم بيش أنا بلان بدرويك ممخرفك بالضبط وصلت لسلام ما قلت لي خلقي أولير زور سرداني شغلة واكن لحفتك عشان جردي وشغلة تقريبا دوزاش بوشي قالوا بياسي ناخوارنك قرارك برادرك سفرك أما نزيكترين شويني قشتيارية بنزيكي تقريبا لهولير وخلقي أولير جلن زور حزيان لي بين شغلة تنان بشي كان بو جياني الشغلة هلا بجرد توكو جنجك شغلة شو نبيني وما ديتي عبجي سطاسات زوجي زور خوشي كراوي يعني هذا اللي دبته وشي هوليرني هولير زور قلبارغي وسارة ازدحامه بس شغلاونا دا توالو خود بسياسة وتسياو بياسة تكلي داركو ليرة زيادة تيكي شاني رمضان والله هر بياسة كي نعم جادة تخرج برادرك هذا الشيء دوسي سوال في خوش دكيو برادر ليرة زور فاكردو طبعا لبريز زودي بو شغلة هاد بخوشم قديم هاد برادر زور بو چه تايبت من ديك شغلة زور سر جراكشن بقرآن زور بي تايبت من ديك علي زوانا نارا قيسي تقول لنا أنا قيسي خواردن تقول أنا خلقك كي زور شي تايبت من ديك يعني بقرآن زور احترامي عن زوانا قدري ميوان دقرن رز كرتنو قلت قبل كردن شو الشيك رسيك يعني زور بي زوانا زور بي عندي براكيتو آموزا بوشي زور بخوش درن آموزا دست خوش تايبت من ديك شغلة وصيرك الراس هاري ولا بتايبتي لبابتي خواردن لبابتي خواردن هاري ولا پێم بڵێ چ خواردنێکی شەقلاوە خاصی شەقلاوەیە و زۆریش تایبەتە خواردنەکانی خاصی شەقلاوە زۆر لە قەدیم و ئەستورکە ساواری دروستەکەمە پێرێن ئەستورکە ساوار بە ساواری دروستەکەی هەر نانەکە بەس بە ساواری دروستەکرێ با بیبەر و تەماتە ئەوانە لەگەڵ ساواری ئەکوتری تێکە دەکرێتن ئەزە لەسەر سێری سۆریەکەنەوە ئەوە لە قەدیمەوە شەقلاوەی دروستیەکەن ئەی باسی برنج بە سرکاکەن برنج بە سرکەش ڕاستەوە زۆر لێرە دروستەکرێ بس ئەوە ئەستورکە ساوەکە زۆر تەرکیزی لەسەر نییە تایبەت هێشتەشی خەرپلا زیاتر هەر سرکەکە زیاتری شەقلاوە دروستەکەن ها شەقلا و منتیقە هە سرکە وان لێرە دروستکرێ برنجەکەشیان پێی دروست کرد یا پراخی ئێرە لەگەڵی شوێنەکانی تا فەرقی ئارەوەلا فەرقی زۆرە وەکو لە تامە لە تێکەڵکردنی بەهاراتەکان تامەکەی زۆر قورس نییە یاپراغی سۆریش ئەوە نییە سپی بیتن بەس برێن دۆشاوی تەماتەڵامێ و تایبەت حەکیت سوورە ئیمە سپی نییە دۆشاوی تەماتەی تێکرێت و بەس بە کەمی بە خەفیفی ئەوە نییە تامەکەی تێک بدەن ئەی باسی سەرپێشەکەم پێمان پێڵەن سەرپێ خۆشناوەتی بە عام ئەمە پێرێن سەرپێ یانێنجی پامارێنجی پا خۆشناوەتی بە عام سەرپێی تایبەتە ئێستا بۆ نمونە لە هەولێر گیپاک برنجە و بەڵام تۆزێک کەمتر شتیکە لە سلێمانی زیاتر گوێز و باوی و ئەو شانی زیاتر تێکەنی ئەمە گۆشت خۆری زیاتر قیمەتی یەکەین قیمەخەنە ناو شتیکەی زۆر تێ ناکەین کشمیشوانە تێ ناکەین قیمە ئەەکەینە ناو برنجەکەی سەرپێی و تامەکەش ئیمە تایبەتە بە بەهاراتی زیاد ئەم بەس بیبەری ڕەشی تێەکەین ئەگەر حەوی حەزی لە تیژی بیبەری تیژی تێەکەین بابەتی دیکە تێ ناکەین بەهارات گۆشت و برنجە لە ناویەکەین. بۆ ڕەمەزان چۆن ئامادەکاریتان کردووە خەڵک لە هەموو شوێنەکانی ترۆ لە بروی متمانیان بە شتە سروشتیەکانی شەقلاوەیە سەردانی ئێراکەن لە ڕەمەزانان چ شتێک زۆر خواسی لەسەر بەخوای بە ڕەمەزانان زیاتر خواست لەسەر شەربەتەکانی ما هەنارە مێوژە پرتەقارە مۆزە و تقریبا 8 نوع نۆتێلەیە وەمە بە ڕەمەزانان بەڕاستی سعرەکان داشتینن یعنی سعرەکانی مناسبی لە بە خەڵکەی چکە لە بەرەوەی ڕۆژانە دێنەبن وەکو ڕۆژەکانی تکان نییە.
لە پاش بانک لە گوندی قەسرۆکە کە هەر سەر بە شەقڵاوەیە کۆبوونەوەی خۆشتانەیە سلام عەلەیکم تەندروستیتان چۆنە ئەوە هەموو شەوێکی ڕەمەزانەوە دانیشتن چای هەڵووز و ناو برادەرەکانمان لێرە کۆ دەبینەوە ئەم دانیشین جارێە ئەوەی فۆلکلۆری و هەندێک جار بەرنامە دەکەین و جابزام ئەم بنکەی کە لە پووری خەسرۆکەی بۆ بە ماڵی دووەمی هەم خەڵکی شەقڵاوە و هەم بەشێکی تر لە گوندەکانی بەڵێ وەکو ناوەندێکی کولتوری ڕۆشنبیریە دکتۆر بێکمان بەڕاستی ئەوە نیشانی دڵسۆزی توێ بۆ خەڵکی شەقڵاو مامۆستا دڵشاد حەزەکەم باسێکی زمانی خەڵکی شەقڵاوم بۆ بکەی هەندێک جیاوازی هەیە لەگەڵ ئەڵێن لاوازەکەن قەڵەوەکەن ئەمێتە زەڕمکردن وڵی لەگەڵ هەندێک نمونە جیاوازی چیە لەگەڵ ئیشوێنەکانی تر هەر لە کۆنەوە وەکو دراوسی نێوان سۆران و بابان و بۆتانیەکان دەتوانین بڵێن زۆرێک لە تێکەڵی لە نێو زمانی خۆشناوەتیدا دروست بووە ئەمە شێچێک لەوانەیە بۆ نمونە مامۆستا مەسعود محەممەد سەبارەت بە فۆنەتیکی لە بۆ نمونە شێوەزاری بابانی دەڵێن بەڵێ لە هەولێر لە هەندێک شوێن بەلێ بەلێ ئێمە بە بەرێ فۆنەتیک دەکەین بەڵام لە هەندێک باردا وەکو مامۆستا مەسعود محەممەد گوتی بۆڵیەکان دە ئەوەندە لە قەڵەو دەکەن لە بابانیەکان قەڵەوتری دەکەن ینی بۆ نمونە وەڵڵا ینی زۆر توندی دەکەن بەڵام دەڵێ خۆشناوەکان زۆر سوچی دەکەن نمونە ئێمە لە شەقڵاوە کاتێک ناوی عەبدوڵڵا دێنین دەرێن عەبدولا لەسەر زمان سوود دەکەن دەڵێن عەبدولا بەڵێ بەرێ کامەران ئێوەڵەن کامەڕان جا لە ناوەندی شەقڵاوە مەرکەزی شەقڵاوە ڕە قەڵەوتر دەکەن دەڵێن کامەڕان ئیبراهیم جا ئەو شێوەزارە فۆنەتیکە لە هەموو هۆزەکان هەیە بەڵام هەست دەکەین ئێمە لە خۆشناوەتی خاوەن ئیدیۆمی زۆر دەوڵەمەندین بۆ هەر خەڵکی هەرتەل وەیەکیان هەیە وەکو مەتەڵ وایە یەکێک بە دراوسیەکەی دەڵێ کوچاکەرە بەرمارانگۆ گۆلکە سۆرامەنینە هەڵبەت ئەمە هەم کوردی هەم زمانی خۆشناوەتی ئەمە بەسی چیە دەڵێ ئەو کەڵەکە بەردەی بەردەم ماڵی ئێوە جوێلەکە یاخود گۆلکە سۆری ئێمە نییە و ناوچێکی دیکەمان ئەوان باسی بستنەکە دەکەین دوای ئەو بابەتی بستنەکەشمە باس کە بەس مام سعید منافەتتانەکە لە جلی کوردی لە خۆشناوەتی لە زمان برابەشە مام سعید هاوڵاتیەکی خەڵکی شەقڵاوەیە و مەسیحیشە بەڵام ماشەڵڵا ینی ڕێگەک و برا ڕێگەەوە نمونە زیندوەکەی کە باسی پێکەوە ژیانەکەی مام سعید باسێکەوە بکە و بۆچی بڕیاری هاو منافەسیان بکەین سەرتا بەخێراتنتان دەکەم بەڕاستی کللتوری شەقڵاوی ئەمن دروستم نەکردی و نەش ئەو برادرانە ینی شەقڵاو لە کە هەبووە ئەو هەدانرایە ینی چ مەسیحی چ موسڵمان هەر بەیەکەوە بووینە ڕەنگە بە حکومەوەکە دینی مەسیحیەت پێشتر بووە مەسیحی زووتر ڕەنگە احتیمالە منطقەکە هەمووی مەسیحی بووە ئەوە دەکهوناتەوە چکابای گوتی خەڵکەکە ئەو وەکو گوتم بێ جیاوازیەکەی ینی زۆر جارە من نەک بەخۆم ئەغڵبی مەسیحیەکان شەقڵاوی کە هەڵسوکەوت دەکەن یان هاتشووی یەکتری دەکەن کەس ڕەنگە هەستمان پێ نەکاتن ئایەوە مەسیحیە یان موسڵمانە با بڵێن ئەجا بۆ نەچینە ژوورەوە لەوێشتی تایبەتتر هەیە دیۆخان گرم بووە چای سەماوەڕ جا چای سەماوەریان چای هەڵز کامت بڕێنە ژوورەوە چینە لای خاتنەکە درت ناشکێنی درت ناشکێنین بەڵێ درت ناشکێنین نانا پێش ئامۆستاگیان بەسێکی ئەم بیرۆکە لەکوێوە هات بنکێکی لەم شێوازە دابمەزرێنی کە ئەم ڕەنگە جیاوازانەش لە خۆ بگرێت و کۆیان کات ڕاستیە من دەمێکە ینی ئەو فکرم هەبوو
بنکێکی کەلتوری دروستکەم لەسەر ئاستی قەزای شەقلاوە و خۆشناوەتی بەگشتی بیرم کردەوە ساڵی 2020 ئەمن لەو شوێنی لەدایک بوومە لێرە لە خەسرۆکەی کە لە نزیک شەقلاوەیە گوتم وەڵڵاهی مادەم شوێنی دایکبوونی خۆمە بەوەکو مێژوو ئەو مێژووی تۆمارکەم بنکێکی کەلەپوری دروستکەم و دامەزرینم ئێستا بۆ بە تایبەتمەندێکی شەقلاوە طبعا ئێستا ئێمان لەسەر ئاسی کوردستان بنکە کەلەپوریەکەمان ناسراوە بنکەی کەلەپوری قەسرۆکە لەسەر ئاستی هەموو گوندەکانی سنووری مەسیف شەقلاوە هەریر لە هیچ گوندە چی ڕێکخراوێکی کەلتوریمانە جگەل لە بنکەی کەلەپوری قەسرۆکانەبی کۆمەڵێک پیا و ماخۆ لێرە لەبەر سۆبەی داران بڵێ لەبەر سۆبەی داران دادەنیشین باسی شتی قەدیمەکەین وەک دەبین ئێستا ئەوە هەریەکە و خەڵکی گوندێکە یان خەڵک شەقلاوەینە یان ئەو برایانی مەسیحیە ئەوە لە بنەماڵی میرانە ئەوە لە بنەماڵی خیاتەکانی شەقلاوەیە ئەو خوشکە لە بنەماڵی کاوانیانە مەبەستم یعنی لێرە وامان کردیا هەموو چین و توێژەکان کۆ بکەینەوە خۆی شەقلاوە بەپێی هەرکەوتە جوگرافیەکەی بێگومان تایبەتمەندی پێبەخشیە تایبەتمەندیەکانیش هەم شەقراوە تایبەتمەندە جوگرافیەکەی هەم وەکو لە ناوچەی خۆشناوەتیش تاکە شار و قەزا بووە کە دەوائری دەولەتی کەتیتێ قوتابخانەی لێکرایتەوە حزبی و پارتی سیاسی لێ دروست بووە حرەکاتی سیاسی لێ دروست بووە واتە شەقلاوە بەنسبەت منتیقەی تایبەتمەندیەکەی ئەوەیە خەریک بووە سەرەتای دروست بوونی شار لە شەقلاوەی شێوازەکەی سەر هەر بدا بەنسبەت زمان و کەلتور طبعا شەقلاوە وەکو خۆشناوەتیە بەرام هەر هەندێک جیاوازی هەیە لە زۆر شتی چونکە شەقلاوە مادام سروشتەکەی تایبەتمەندی هەیە و جودەیە تەسیر و کاریگەری لەسەر دابوونەرێت و زۆر زاراوە و شتیوا کردیە شەقلاوە هەمیشە طبعا بەجێرەی پێک هاتە کۆمەڵایەتەکەی ئەوەی ئەمن زانی بم هەندێک چین و توێژی تایبەتی لێبووینە مەسەن بەگزادە و کرمانجی لێبووینە پاشان نۆبەتی میرەکان هاتیە میر بووینە میرەکان و بەگزادەکان هەریەکە و دەسەڵاتە چیان هەبووە دەسەڵاتی بەگزادان دەسەڵاتە چی طبعا نەگەیشتە ئاستی میرانیش لە ڕووی کللتور و لە ڕووی پێشکەوتن و گۆڕان بەگزادە زیاتر خۆیان لەسەر مشتەمەعی فەرز کردیە پاشیوان میرەکان هاتینە میرەکان لە ڕووی مەسائیلی ئیجتیماعی و ڕێزگرتن لە ئینسانەکان باشتر بووینە یادی بەخێر زار ڕەحمەت لە گۆری شەهید مادی خۆشنا و قایم قامی شەقلاوەی بوو ئەمیش بەیانی پێیان گوتم چکە ئەمە کۆمەڵێک لایانی سیاسیە بوون لە شەقلاوەی گوتیان هەموو خەڵکی خۆمان ئەندامانی خۆمان ناوی خۆتان بنوویسن لۆ ئەوەی هەڵبژاد نەکرێت لۆ سنتەری و دەنگ بینین و ئەمە بینە زۆرینە ئەمیش بەیانی بوو چوومەکنی دانیش بوو لە سن مێزی خوعینەش لە چاویدا بۆ وەڵڵا هاتمە زۆرێ گوتی دانیشە خێرە بەو بەیانی لۆ چاتی گوتم وەڵڵا من هاتیمە ناوی خۆم بنووسم لە سنتەری ڕۆشنبیری بەڕەحمەت بی عینەکەی لە چاوی کردو داینا گوتی چیاچی لۆ بینن وڵات چام لە گوتی هەندێک پرسیاران لە جەنابەت بکەم گوتم فەرموو گوتی جەنابەت چیرۆک نووسی گوتم ناوەڵڵا گوتی ڕۆمانە نووسی گوتم ناوەڵە ئی گوتی شاعری گوتم نابەخوای هونەرمەندی مۆسیقا نە گۆرانیەرەی نە گوتی شایێزانی گوتم نە ڕسمەزانی گوتم ئەدی گوتی جەنابەت نە مطربی نە شاعری نە نووسەری نە ڕۆمانوسیە تو چیشت بە سەنتەری ڕۆشنبیری لێ کاگوتی خوا حافیزبی وەڵڵا هەرستان گوتم کاکە زۆر مەمنون ئەوە ئیشی منیە گەڕام و ئیشەکەم نەکردو ئەوە مۆزعکە ئەوە بوو ئەرێ وەڵڵا زۆر سپاس زۆر سپاس.